ئەوەش سەگی بێتر بێت ئەمانی منیشێکیانیا و گرتیان هەرە وڵای هیچ تریان دۆزیوە منیشە داماوانە دانەیەکیانگەن ئێستا دوای ئەوەش دیشەکەن بۆ پێشەشەوە سەگ دۆستانەی کە وڵای گرتیان کەڵەشێری شتە گرتیان کە ئەڵێن بە سەگەکان کەس دەستکاریان نەکا بە بەخوا لەو کۆڵانانە بە حوڕێ بسوڕێنەوە ئەوە کەڵەشێرێکی شامیشە وای ئەو کەڵەشێرە ئەو کەڵەشێرە کەڵەشێر ئەو سەگە خواردی ئەو سەگە ئەوەدا لە پشتانەوە لە پشتانەوە سەری ڕەنگڵاز سەری پێشەشەوە سەگ دۆستەکان وڵات لێ چەقۆش نەکەوت تازە تەواو باڵی شۆڕ بوو شیکەشیان کرد ئەوە دۆندانیانەوە کەڵەشێرە شیکەشیان کرد دوای دانەیەکی کەوتم فریاگە و ڕای کرد جام کەڵەشێریان کرد ئەوان ساحێبەکەی دیوە قاچی حالەواچێ ئەمە تامەبارەکان لای ماڵی منی زۆری لێ و ئەو شامی گوناح